دەستخۆشیتان لێکم بەڕاستی هەبوونی ئەم پرۆژانە لەم ڕۆژگاری ئەمڕۆیە زۆر گرینگە چونکە ئێستاکە بەعام ئەبینین گەنجەکانمان بە تایبەتی خۆیان زۆر خەریک کردەوە بە سۆشیال میدیا و یانیشتی زۆر بێسوودەوە بەڕاستی هەبوونی ئەم پرۆژانە لە ناو خەڵکی زۆر گرینگە هیوادارم زیاتر و زیاتر بێت بەنسبەت پرسیارەکانی شەوە پرسیارەکان بەعام باشن نە زۆر گرانن نە ئاسانیشن بەڵام کەمێ تەرکیزیەوێت دووبارە دەستان خۆش بێ زۆر سپاس پێشەکی بە خێراتنتانەکەم بەڕاستی ئەم پرۆژانە زۆر سەرکەوتووە من ماوەیەکە تقریباً 20 ڕۆژێکە خۆم ئامادەکەم ئەم پرۆژانە زۆر باشە زۆر سەرکەوتووە ئینشاءڵڵا دایسم سێ جار تریش بەشداریم کردووە خوا دەزانداتەوە وەڵی زۆر گرنگە لام پاپاداشیان بادە و مێدومارم بەردەوام بن لەم پرۆژانە بەڕاستی ئیشەڵا سەرکەوتووە بن و تەلەبێکی زۆرش بەشداری کردو الحەمدولله ئومێدم وایە ئیشەڵا ئەوها بەردەوام بێ بەڕاستی نەشاتات و گەرمیە بە خەڵکیەوە دیارە بۆ ئەم ئیسلام الحەمدولله زۆر سپاس بەخوای گەورە ئەمڕۆ کۆتاییمان بە پرۆژەی نور هێنا لە ناحی شۆڕش کە بەشداروەکانی نزیکەی 1200 کەس ناوینوسی بوو سپاس بەخوای گەورە ئەمڕۆ ئەمە ئەم پرۆژێ بۆ ساڵی سێمە ڕائگەنێت ساڵی یەکەم و دووەم لەژێر ناونیشانی پرۆژەی نوری دڵان بوو کە بۆ هەر سێ سوورەتی ملک و نون و سوورەتی حاقە بوو ساڵی دوم بۆ سوورەتی ئیبراهیم بوو ئەم ساڵ لە ژێر ناونیشانی پەرتووکێکا بوو کرد بۆ زیکرەکان بە ناونیشانی لەگەڵ خودا بە ئەم پرۆژەیە نزیکەی 5,000 بەشدار بوو تێدا بەشداری کرد سپاس بۆ خوا چەندین خەڵاتی تێدا بوو لە خەڵاتەکانیش ئەمرە گەشتی ئەمری ماڵی خۆی گەورە و مۆبایلی زیرەک هەروە ئایپاد هەروەها کەلیپەری ناوماڵ و هەروەها خەڵاتی شایستە سپاس بۆ خۆی گەورە کە دەرفەتی پێدێن لەم تاقیکردنەوەی پرۆژەی نورە بەژاری کەین من وەکو بەژاروێک لە پرۆژەی نور کە بەژاریم کردێن لەم پرۆژە کە تایبەتە بە زیکرەکان کە پێویستە هەمومان ئەم زیکرانەمان لەبەر بێت کە سەرپێشەی پرۆژەکەش ماسە فەرهانی شەریعی زۆر دەستخۆشی لێکم زۆر سوپاسێکم هیوادارم لەم جۆرە پرۆژانە بەردەوام بێت و خێرخوازانیش دەوڵەمەندان هاوکاری ئەم پرۆژانە بکەن کە خەڵاتەکان دامێرکەن بووی کە مسلمانان هاوڕێیان بتوانن کە بەژێری بکەن لە پرۆژەدا کە پرۆژەکەش تایبەتە بە زیکروێری خۆی گەورە کەم زیکرانە لەبەرەکەی زیکرەکانی بەیانیان زیکرەکانی ئێواران زیکرەکانی خەوتن هەموو جۆرەکانی زیکرەکان کە ئێمە ئەم کە کاتێک خەریکی ئەم لەبەرکە ئەم زیکرانە بین لە خۆی گەورە نزیکە بینەوە وەکو خۆشی ئەڵێ لەگەڵ خودا بە کە ئێمە لەگەڵ خودا بین بێگومان خۆی گەورە لەگەڵ ئێمەیان بێت پێویستە گەنجانمان لاوانمان منداڵ دایکان باوکان هەموو لایەکان بدەین بۆی بەژێریکەن لەم جۆرە پرۆژانە بۆ لەم جۆرە ئیمتیحانانە هەم لە ڕووی دینەکە و لە ڕووی قیامەت و خێریکی دەسەکەوێت زیکرێت لەبەرەکە پاداشێکی دەسەکەوێت ئەمە وەکو ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی دادگەری بە هەمانگی لەگەڵ مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری هەڵسان بە ڕاگەیاندنی پرۆژەی نور ئەم پرۆژەیە خۆی لە دیگرەکانی ئێواران و بەیانیانە ئەبینێتەوە کە نزیکەی 100 زیکرێک ئەبوون بۆیە ئێمەش هەڵسان بە ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژێکی سەرکەوتوو و سوپاس بەخوای پەروەردگار کە ئێمە لە ماوەی کەمدا زیاد لە 1000 کەس پەیوەندی پێوە کردوینەوە ناومان تەنانەت ئەم شەویش ئەم ڕۆژ خەڵکاتەوە زۆر تامەزۆی ئەم دیکرە بوون بەڕاستی ئەم جۆرە کتابان ئەم ڕاگەیاندنە زۆر زۆرن بۆ ئەمڕۆی ئێمە بۆیە زۆر سپاسی خەڵکەکەینکەوە بەم شێوازە هاتن بەدەممانەوە داواکاری لە خەڵکی کە ئیسلام هەشتێکی وزاوە بەدەمەوە بێن هەروە زۆر سپاس کە مامۆستا فەرحانی کەرکووکی شەکەین کە ئەویش هەڵسا عمرەی کرد دیاری بۆ کەسانی کە بەشداری لە پرۆژەکەکەن بەبێ ئەوەی کەوە پەیوەندی پرۆژەکەی دیکەوە هەبێ. بسم الله الرحمن الرحیم ئەمڕۆ لە ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵ خوا تەوفیقی داین لە خزمەت ئەو خوشک و برایانەیە بین لە پرۆژەیەکە بە نێوی پرۆژەی نور کە هەزاران بەشداربووی هەبوو و ئەمڕۆکە تاقیکردنەوەی پرۆژەکەیان هەبوو کە دیارە نێوەڕۆکی پرۆژەکە بریتی بوو لە لەبەرکردنی هەندێ زیکر و یادی خوای پەروەردگار و هەندێ ئاداب کە لە چوارچێوەی زیکر و ویردەکانە خۆی بینێتەوە هیوامان وایە پرۆژێ و باقی پرۆژە پەروەردەیەکانمان بێتە مای خێر و بەرەکەت بۆ خەڵکی ئەم وڵاتە و تەوفیقی زیاترماندا بینە ئاداتی قەدەری خێر
لەم وڵاتەیە. سەرەتا سوپاسی خی گەوراکەم ئەلحەمدوللا کە بەیەکێکم لە بەشداروانی ئەم پرۆژەیە. زۆر سپاس بۆ خۆی گەورە زۆر باش خۆم ئامادە کردووە زۆریش باشە زۆریش ئاسانە ئەلحەمدوللا نەک ئەم پرۆژێ چەند پرۆژەی کەش بەشداریم کردووە گرنگی مویمی ئەم پرۆژێ دەستخۆشیان لەکەم زۆر بەستوودا لەبەرەوەی ئەم زیکرانە کارەکانی ترشان هەمووی ڕۆژانە ئێمە پێویستمانە بەکاری دێنین ئەلحەمدوللا زۆر باشە ئینشاءڵڵا بێتە پاداشتێک بۆ قیامەتمان. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی ئیمانیە هەر کەسێک ئەگە بەشداری تیا بکە بەشداری ئەم پرۆژەی بکە ئەوە دنیا خێرێکی باشی ئەگات و مەمنونی ئەو کەسانەیشین کەوا بەشداری ئەم پرۆژەیە ئەکەن. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی نووری ئیمانیە ئەگەر ئەو کەسی ئیماندار بێ بەشداری ئەم پرۆژەیە بکات ئیتر خوا هیدایەتی هەموو لایەک بدا و خوا ڕەحم لە هەموو لایەک بکە ئینشاءڵڵا.